برا بەڕێزەکانم خوشکە سەربەرزەکان، یەکێکی تر لە صیفەت و ڕەوشتە جوانەکانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە دایمەن محاسبەی خۆی ئەکا، لێپرسینەوە لەگەڵ نەفسی خۆیان ئەکا ئایا ئەو کار و کردەوانەی کە ئەنجامێدا لەسەر ئەو ڕێبازە ڕاستەیە کە خوا پێغەمبەرەکەی بۆ ناردووە صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم بۆمانی ڕوون کردوێتەوە، یان وەکو لای داوە لە ڕێگە ڕاستەکە گومڕا بووە لەو صراط المستقیمەی کە پێویستە لەسەر ئێمە ڕۆژانە 17 جار لە نوێژە فەرزەکانمانە داوا لەخوا بکەین، بڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آية لسر كاملة بجواني هەڵی سنگێنە بەترازووی شەرعی خوا زۆر پێویستە خۆشەویستەکانم. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی الحشر ئەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أي أو كسانەی کە خۆتان بە باوەڕدار ئەزانن، خۆتان لە نافەرمانیەکانی خوا بپارێزن، تەقوای خواتان هەبێ، لەخوا بترسن، خۆتان ئامادەکەن بۆ ڕۆژێک تەماشا بکەن چیتان ئامادە کردووە بۆ ڕۆژێک کە وەکو سبەی وایە. ئەفەرمێ ولتنظر نفس ما قدمت لغد، ئەوەندە نزیکە کاتەوە خوای پەروەردگار وەکو ئەوە وایە سبەی بێ چیتان ئامادە کردووە لە کردەوەی چاک، لە ئەخلاقی چاک، لە گفتاری چاک، چیتان ئامادە کردووە. واتقوا الله دووبارە خوای تەعالا داوامان لێ ئەکا کە خۆمان لە نافەرمانیەکانی خوا بپارێزین، دووبارە داوامان لێ ئەکا کە تەقوای ئەڵڵامان هەبێ. واتقوا الله إن الله خبير بە ئاگایە خوای پەروەردگار بما تعملون، بەوەی کە ئەنجام دەدەن، بەوەی کە ئەیکەن لە گفتار و لە کردار. سبەی یعنی قیامەت وەکو سبەی وایە خۆشەویستەکانم. خوای تەعالا زۆر نزیکە کاتەوە لێمان تا خۆزگە یان سەوفە نەمان خەڵەتێنێ. زۆر جار ئێمە ئەمانەوێت کاری چاکە بکەین، زۆر جار بڕیار ئەدەین لە کاتێکا کە زلەیەکی میهرەبانیمان لێ ئەدرێ، لە کاتێکا کە خوای تەعالا ڕامان ئەچەڵەکێنێ بەوەی کە کەسێکی خۆشەویستمان خەریکە ئەمرێ یان مردووە، بەوەی کە تووشی نەخۆشیەک ئەبین، ئەمانە هەمووی زلەی میهرەبانین. خوای تەعالا بۆ ئەوە ئەیهێدەتە ڕێگامان تا وریامان کاتەوە، ئەمانەیە لەو کاتە بڕیار ئەدەین وعد بێ کە ئیتر من دەستکەم بە نوێشکردن، وعد بێ ئیتر من خەریکی خراپەکاری نەبم، وعد بێ من لە فڵانە گوناحواز بێنم، بڕیار ئەدەی لەو کاتانە. بەڵام شەیتان ئەتخەڵەتێنێ هێواش ئەڵێ کورە جارێکان زووە خەریکی چی تۆ جارێکان دنیا لە بەردەم تایە و دوای تەوبە بکە. خوای تەعالا ئەیهێنێتە بەرچاوت کە قیامەت وەکو سبەی وایە، ئاگات لە خۆت بێ، چونکە دنیا بە بەردەوامی بە خێرایی ئەڕوا، دنیا بە خێرایی ئەڕوا. خۆشەویستەکان سەیری وێنەیەکی 20 ساڵی پێش ئێستا بکە، هەر وەکو چاوتروکانێک وایە تو لەو کاتە چۆن بووی ئێستا چۆنی. دنیا زۆر سەری ئەڕوا و قیامەتیش زۆر بە خێرایی دێ. ئەگەر چی ئێمە جارجار شەیتان ئەمان خەڵەتێنێ ئەڵێ جارێکان دوورە، بەڵام خوای تەعالا ئەفەرمێ إنهم يرونه بعيدا، ئەوان بە دوور ێزانن،
دائما كافرەکان چییان فەوتێنێ ئەوەیە کە ئەڵێن جارێکان دوورە بەڵام خوای تعالی فەرمێ وەنەڕاه قەریبە بەڵام ئێمەی ئیماندار دائیمەن بە نزیک ێزانین بۆیە ئیماندار دائیمەن تەوبە ئەکا ڕۆژانە تەوبە ئەکا بگران نوێژ بۆ نوێژ تەوبە ئەکا چونکە ئێمەی ئیماندار دائیمەن ئەبێ وابزانی قیامەت زۆر نزیکە لێمانەوە إنهم كافركان يرونه بعيدا بەڵام من و تۆی ئیماندار وەنەڕاه قەریبە ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم جاری وایە خەڵکی وایە 60 دانە ساڵ ئەژێ یان ژیاوە 60 دانە ساڵ ژیاوە سبحان الله ساگڵی بە دنیا خۆشە لا حول ولا قوة إلا بالله 60 ساڵ ئەوەندە دنیای ئەمەندە دنیای گرتووە بە هەردوو دەست قیامەتی لەبیر کردووە دڵنیابن خەڵکانێکەیە ئەوانەی کە خراپە ئەکەن ئەوانەی کە گفتار و کردداری خراپ ئەنجامەدەن کەمترین بیر لە قیامەتەکەن و بۆیە خراپە ئەکەن ئەنا ئەگەر لە ڕۆژی یەک جاریش قیامەت بکەوێتە بیریان ئەو خراپەیان ناکەن ئەو خراپانە ناڵێن ئەو خراپانە ناکەن بەڵام بەداخەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ ئەعماری ئومەتی من لە بینی 60 و 70 آية لبيني 60 و 70 آية كم يكيان هي اللي هفتات يفرقها كم يكيان هي اللي هفتات يفرقها أمان خوش بسكانو أمان باورياي خومان بين أمان باورياي خومان بين رسول الله صلى الله عليه وسلم أفرمي خواي تعالى عذري هيج كسيك نايل يتوا أجر خوا 60 صال 8 دابه يعني هيج عذري كتنامي يتر لروج قيامته پیاوچاکان بەتایبەتی ئەهلی مدینەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم تەمەنیان بگەیشتایەتە 40 ئیتر تەواو ئیتر خۆیان ئامادە کرد ئەیانوت تەواو ئیتر لا ڕۆبینەوە بەرەو ئەودا وەک ئەوە وایە بڕۆیتە سەر لووتکەی شاخێک هەتا ئەڕۆیتە سەر کە لا ڕۆبیتۆ تەواو یعنی چلەکە تا سەرە ئیتر لا رەبیتۆ لاربوونەوەکەش زۆر بەخێرایی ئەڕوا بۆیە بڕیاریان ئەدا ئیتر ژیانیان تەرخانە کرد بۆ عیبادەت و خواپەرستی زۆر گرنگە تۆی گەنج ئەی ئەو کەسێک کە عمرت لە 20ەکانایە ئەی ئەو کەسێک کە عمرت لە 30ەکانایە ئەوەندە بە قەدەری توانە ئەوەندە هەوڵ بدە بۆ ئەوەی خۆت ئامادەکەی لە 40 ساڵ تێپەڕت کرد ئیتر زیاتر کاتەکانت بۆ قیامەت تەرخان کە کەمترین کاتت بۆ دنیا تەرخان کە چونکە ئیتر تەواو خۆشەویستەکان ئیتر هەتا کەی بۆ خوا ئیش ناکەی زۆر گرنگە محاسبەکردنی نەفس بە تایبەتی تا پلەت زیاتر بێ پێویستە زیاتر محاسبەی خۆت بکەیت پلەی دنیای ئەڵێم چونکە پلە دنیایەکان هەڵخەڵەتێنەرن خۆشەویستەکان بۆیە رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة خوانا من دا إمام مسلم إذن رأيت فرمي خواه تعالى هر بلو باية كتفية بدا هر مكانت يكتب بدا كبر خلق رجال دستابه يتر بركه حتى كم تربيه كم ترى لا محاسبك حتى زياتر بيه زياتر اگر تو تناجن ومنالك خود بيه يعني لسر اونا محاسبه اكري بلا ما اگر زياتر بيه لكانت زياتر بيه دصلاتك زياتر بيه اگر ببي بمختاري قرك محاسبك زورتره اگر ببي با انجمني قرك محاسبك زياتره اگر شارك لجال دستابه زياتره اگر پارێزگایەک لە ژێردەستا بێ زیاترە ئەگەر وڵاتێک لە ژێردەستا بێ محاسبەکەت زۆر زۆر زیاترە جا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تعالی هەر کەسێک ڕەعیەتێک بخاتە ژێردەستی یعنی کۆمەڵی خەڵک لە ژێردەستی ئەوا بن ڕزقەکەیان ژیانەکەیان جلوبەرگیان شوێنی نیشتەجێبوونیان یعنی ئەو بەرپرس بێ ئەگەر خیانەت بکە غەش بکە فێڵ بکە خەڵکانی لایەنگری خۆی بخاتە سەر ئەوانی تر فەرق بکە لەبین ئەو خەڵکە حتا ئەو خەڵکە با کوڕی خۆیشی بن با کچی خۆیشی بن با خزم و دۆستان و عەشرەتی خۆیشی بن ئەگەر فەرق بکە لەبینیانە کاتێک ئەمرێ ئەگەر بەو شێوە بمرێ و تەوبەی نەکرد بێ خوای تعالی بەهەشتی لەسەر حرامەکە خوا پەناماندا خوای تعالی بەهەشتی لەسەر حرامەکە هەر ئەمە وای ئەکرد پیاوچاکان کە کار ئەکەوتە دەستیان محاسبەی خۆیانیان زۆر ئەکرد زۆر ئێوە ناوی عومەری کوڕی عەبدولعەزیزتان زۆر بیستووە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو ناوەی بەچی دەرکردووە بە زۆر محاسبەکردن عومەری کوڕی خەتاب خۆشەویستەکانم ڕۆژێکیان
زەیتیان هێنا بۆ بەیت المال، يعني یا هی زەکات بووە یا هی خێر و سەدەقە بووە، المهم زەیتێکی زۆریان هێنا کە ئیمامی عومەریش دانش دەستی کرد بە دابەشکردنی ئەو دەبانەی کە زەیتەکەی تیاریە بە گەورەکانی ئەخستە لاوە کە دابەشیە کرد ئەوەی بەتاڵ بووە ئەخستە لاوە، چوار پێنجێکی بەتاڵ بوون خستی لاوە، بەری کردەوە تەماشای کرد کوڕەکەی کە مناڵ بوو لە پشت و ئاوان جارجار دەبەکان چەوری تیاما ئاوا دەستە ساوێتە چەوریەکەی و ئەیدا لە قژەکەی، یعنی قژەکەی خۆی پێ چەور کردووە، ئەویش وتیەوە بەچی ئەو قشتە چەور کردووە؟ وتی بەو ڕۆنە. یەکسەر هەڵسا و دەستی مناڵەکەی گرت و بردی بۆ لای حەلاق سەری تاشی، فەرمووی ئەترسم خوای پەروەردگار لەسەر ئەو دووسێ قەترە زەیتە محاسەبەم بکە، لەسەر دووسێ قەترە زەیت بیری لێ بکەرەوە خۆشەویستەکانم. طبعا ئێستا لەوانەیە ئێمە عەجایبمان بێ، يعني معقولة إمام عمر ترساوە لەسەر دووسێ قەترە زەیت کە لە بەبنی دەبەیەکەوە مابێ إمام عمر بترسێ کە خوا محاسبەی بکا لەسەری، يعني عەجایبمان دێ لەوانەیە زۆرمان، يعني ئەوانەی بە تایبەتی لەناو ئەم دنیایە دنیا سەڵقاڵی کردوون، هەروە ئەبینن مەسئولە و گشتی هەر لفەکە، هەروە بەرپرسە و گشتی هەرکێ بۆ خۆی پێدەوڵەمەنەکە و بنەماڵەی و کەسوکاری پێدەوڵەمەنەکە، لەوانەیە عەجایبی بێ کە ئیمامی عومەر لەسەر دووسێ قەترە زەیتێ ئاوا بکە. براینە ئیمامی عومەر بۆیە لە قەترە زەیت و دەستی پێ کرد، چونکە ئەگەر کەسێ لە قەترە زەیت خۆی نەپاراست بەخوا لە شتی گەورەیش خۆی ناپارێز، لە بیرەنەوتیش خۆی ناپارێز. ئەو کەسەی لە قەترە زەیت خۆی نەپارێزێ لە بیرەنەوتیش خۆی ناپارێزێ، چونکە دائیمەن شاخی گەورە لە بەردی بچووکۆ پێک دێ، لە بەردی بچووک پێک دێ، ئەو شاخە گەورانەی کە ئەیبینین لە بەردی بچووک پێک دێ، کە تۆ لە شتی بچووک خۆت نەپارێزی، خۆت ڕانەهێنی، محاسبەی خۆت نەکەی، بەخوا لە شتی گەورەیش ناتوانانی محاسبەی خۆت بکەی. إمام علي أفرمي مسلمانان إيوة كري آخرت بن كونوا من أبناء الآخرة ولا تكونوا من أبناء الدنيا. أفرمي كري آخرت بن كري دنيا مبن، فإن اليوم عمل ولا حساب وغدا حساب ولا عمل. أمرو عمل هي بس حساب نية محاسبة نية، إمرو كار أكي محاسبة يعني بلام سبي محاسبة هي عمل نية، محاسبة هي عمل نية. عبد الله كري مسعود أفرمي خوالي الرازي به أفرمي إنساني إيمان دار كات يجناح أكاد هر جناحك أيكا هستكا يكشاخك يبكي وكا وبان سليم، هر جناحك أيكا ضميري محاسبة يكا شو خوي لنا خوينا هوش أبيني زور بيا طاقته كات يجناحك، بلام إنساني فاسق وفاجر أويك كري آخرتني براسي جناحك جناحي جورا أكا وقت شون ماشي لبان لوتي لادا أوايك بو أكاو حكى أنه جناحي نكردو. لا حول ولا قوة إلا بالله. فرق بين إيمان دار الراسخين لقل خلقك كري آخرته كري دنيا أو فرقك يعني أوا عليك دينو وكو قصك إمام علي كري آخرت دائما بتشكتري شد لاي جوريه تهست مخالفة، بلام كري دنيا كبير لآخرتنا كاتوا حفلو شكاو جوين هادات حرم جازواني شي أو ندريشة حتشاريش ناكري كابرا جناحي جورأك، كابرا كفري جورأك، كابرا قسم في غمرك صلى الله عليه وسلم أقول ذات شيء يك يدي دفاعي ليك أو كفرك يكذا ويك يتدلش دفاعي ليك شيء أخو ما بس أو نو أو قصيبة في غمرك صلى الله أو الله ثاني محمد مني يا ما أوا يشكر محمد دجي يا ما أبو جاكر محمد دجي أو أبو عيق وهزار وشوار صار يقول نايش أنا ما أقول التاريخ أي شو هزار وشوار صار ما وكذا في ونداو يعني ديار محمد ناوكان وأوانيك بناي محمد وأجن أواندا سيان فراوانا أواندا كراوان تحملي بديني شكن تحملي غير ديني شكن بلان بداخوا لم ظروفك أيش أزاني فرصته بداخوا ديني إسلام خاوني نيا أبو خوي قصأك كقصشك خلقانك ترج دين دفاعي لك خلقانك دين أو قصدي أو نبوة ما بستي أو نبوة إذا فرموا ما بستك ما بدي عليك ما بستي وأنا ما بستي شيء أويا نقبتك أخوش بسكان خلقك هي قيامتي خوي أسوتيني لبرخات الدنيا خلقي كر خلقك هي أم قصة وربكن زوج رنجا قيامتي خوي أسوتيني لبرخات أوي خلقانك للدنيا لزد بدينا لبر دنيا خلقي كر بو خوي شيني
ئێستا ئەو خەڵکانەی کە دیفاع لە زاڵم و ستەمکارەکان ئەکەن، ئەو خەڵکانەی کە دیفاع لە بێدینەکان ئەکەن، خۆیان هیچیان دەست ناکەوێت، باوەڕ بکە ناڵێن سوپاسیانیش ناکەن، بەڵام قیامەتی خۆی ئەسوێنێ لەبەر دنیای خەڵکی تر. یا ڕەبی خوایە ئێمە لەوانە نەبین، یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەیت، یا ڕەبی خوایە دامەزراومان بکەیت لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی، یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت، بخاتن ئیسمی عەظەمی خۆت، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت، بە تایبەتی ئافرەتێک داوای نەخۆشە و داوای دوعای خێری لێکردن، یا ڕەبی خوایە شیفای بدەیت و ڕەحمی پێ بکەیت، یا ڕەبی خوایە کۆمەڵێک لە مسلمانان داوای دوعای خێریان لێکردن، خوایە شیفای خۆیان و نەخۆشەکانیان بدەیت یا ڕەب العالەمین، یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەیت، یا ڕەبی ماڵ و مناڵمان صالح بکەیت، گەنجانی ئەم ئومەتە صالح بکەیت، ترقی بە دینی ئیسلام بدەیت، هەردەم ئاڵای ئیسلام شەکاوە بێ لە ناومانە یا ڕەب العالەمین. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرێت، لە خراپەکاران بە دووری بگرێت یا ڕەب العالەمین. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش سكان لقماني حكيم نصيحتي كركيك أفرمي كر شيرينكم إنك من يوم نزلت إلى الدنيا استدبرت الدنيا واستقبلت الآخرة، فأنت إلى دار تقبل عليها أقرب من دار تبتعد عنها. أفرمي كرم لو رجوة توب هاتوي تتجياني دنيا، لو رجوة هاتوي تتجياني دنيا بردوام للدنيا دورا كويتو. سبحان الله. چونك تو چن يتمنت به مثلا 20,000 روج تمنت به 25,000 روج باور ناكم كسب بقاتا 25,000 روج 30,000 روج تمني لو رجوة بردوام تو للروجكان جيان تروح لساعاتكان جيان تروح لدنيا دورا كويتو بردوام لقيامة نزيك بيتو بردوام لقيامة نزيك بيتو لدنيا دورا كيتو لقيامة نزيك بيتوا. جاء عاقل أو كسي كوا خمي داهاتوي خويا خوا كأزاني زور نزيكا خمي داهاتوي خويا خوا خوا داواي لما نكدو الدنيا كرب بكين والله داواي نكردو. خوي تعالى لقرآن بيروزا لباسي قارونا أو قاروني كطاغيبو ملككي أو نزور بو سري ليتردابو. خوي تعالى أفرمي قيامت بو قيامت هول بدا كوشش بك بو قيامت بلان دنياش لبير مكة دنياش لبير مكة خود تو اگر هول دي بو قيامت خو معناه وني الدنيا تركي دنيا كب رازي نوا بشيويه كبر قيامت بدوا خو اواني كخليك الدنيا نو قيامت يعني لبير كردو بخوا لمنو تو خوشت ناجيا والله لمنو تو خوشت ناجيا لمنو تو خوشت ناخون منو تو كاتيك لجياني دنيا اجين هيچ نبي بإذن خوي پروردگار اگر خوي تعالى لو انا ما بيجرد ترسي قيامت مانيه ترسي مردن مانيه بس اوان هر روج لجيان انا اوان كنزيك ابيت ولا مردن اوان زياتر اترسن توقيون نخوشيك ايان توقينه بويا حسني بصري رحمتي خوي لي فمن رحم الله عبدا وقف عند همه فان كان لله مضى وان كان لغيره تاخر. فمن رحمتي خوي لو كسيك هر كاريك ايوه بيكا هر قسيك ايوه بيكا بيري لي اكاتو ايه بزعم يكتوزد بيري كي لي اكاتو جاران علينا كابرا يدو كرم بيكوينا قسكان او جابيكا يعني هر كاريك انجام يدي بيري لي بكرو بزانم اما بو خواي كي اجر بو خوابي وبو اخرت استفاده هبه او بيكو هيش ترستنا به والله اجر بو خوانا بي وبو اخرتنا بي بخوانك بتي وبدبختي بدواي خويا هيني